لای کاک محەممەدین ئەو ژینگە پارێزەی دوێنێ بە مەبەستی وەرگرتنی موچەکەی ڕوو دەکاتە ناحەی ئاقجەلەر لە کاتی گەڕانەوەی بەرەو ماڵەوە بێ ئاگال لەوەی کە موچەکەی ون نەکە. ئەمە لە کاتێکە کە بەڵێنی بە مناڵەکانی دابوو بۆ ئەم جەژنە دڵیان خۆش بکە و جلوبەرگی جوان و پێداویستیان بۆ ئامادە بکە. بەڵام هەرزوو 1964 ئەم چیرۆکەی جێڕایەوە لە هەمان کاتدا دەنگدانەوەیەکی زۆر باشی لە سۆشیال میدیا هەبوو. هاوڵاتیان و تەنانەت لایەنی ئیداری و حکومیش لەسەر ئەم پرسەی کاک محەممەد هاتنە سەرخەت بەڵێنی هەموو پشتیوانی و هاوکاریەکیان بۆ دەربڕی. لە ئێستادا ئەوەی بەدەست ئێمە گەیشتووە لە ڕێی 1964ەوە نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی بۆ کاک محەممەد دەربڕیوە بەڵێنی پێداوە کە هەموو هاوکاریایکی بکە. لە ئێستادا ئێمە بەڕێ ئەکەوین بەر و شاری سلەیمانی ئەو هاوکاریەی کە بۆ کاک محەممەد دانراوە لە ڕێگەی ئەوانەوە ئێمە پێی ئەگەین و کاک محەممەد فەرموو با بڕۆین. کاتژمێر 11 لە ئاقجەلەر دەرچوین بۆ نزیکی یەک گەشتمە ماڵەوە ئەجا دواتە زانیم موچەکەم بزر کردووە. دۆست و برادەر و خەڵکی ناو ناحیەی ئاقجەلەر زۆر گەڕان بە هاوکاری کاک ئاماز و دۆست و خزمان زۆر گەڕان نەیان دۆزیەوە. لە ناحەی دەکەوە بەڕێکەوتین بۆ شاری سلەیمانی ئەو ڕەهاوکاری کە بۆی دابین کرابوو ئێمە هاتین وەرمان گرت و وەڵا سوپاس بۆ خوای گەورە لە هەموو قەزا و نوحەکانەوە پەیوەندی پێوە کرا و دەستی هاوکاریان درێژ کردو و دەستان خۆش بە ماڵان ئاوە بێ خوا جەزا خێران داتەوە. زۆر دڵخۆش بووم دەستان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە کارەکەتان دەستخۆشی لە هەموو خێرخوازانەکەم کە لە دەروی شار و لە ناو شار و لە قەزا و نوحەکان توانیتان هاوکاری بکەن دەستان خۆش بە ماڵە ناوە بێ.